لەگەڵ بەڕێز ئەشواق جاف ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆ بکەم. دکتۆر ئەشواق زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە دوێنێ چەند شوێنێکی عێراق بە ئامانجگیرە بۆ لەم کاتەدا خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت و بینەرانی کوردستان 24. ئێمە پێشتر یعنی ئاماژەمان بە خاڵە کرد کە هەر کاتێک حکومەتی ئیتیحادی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەیانەوە ڕێکەوتینێکی دەستوری یاسایی ئەمزاکەن یان ڕێکەوتینەکەش ئەمزاکەن بچێتە ناو پەرلەمان یان هەر گفتوگۆیەکی دەستوری بۆ چارەسەرکردنی هەر مەلەفێک لایەنێک هەیە کە دەیەوێ عەرقەلەی ئەو جوهدە دەستوریانە بکات. بۆیە پێم وایە بۆ چۆنیش هەر ئەو لایەنانە کە پابەندی بڕیاری عێراقی نابن بەڕاستی. هەندێک هێز هەیە، هێزی سیاسی کە نایەوێ مەلەفەکان کە پەیوەندیان هەیە بە مافی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و لە هەمان کاتە نایەنەوەی حکومەتی عێراقیش سەرکەوتوو بێت، بەڵکو دەیانەوەی بە بەردەوامی خازع بێت بۆ بریارێک کە لە دەرەوەی سنوور بێت. بۆیە پێشبینی ئەوە دەکەم یان بە بۆچوونی شخصی خۆمە ئەو پێمێک بوو بۆ تێکدانی ئەو گفتوگویانە، بەڵام دەتوانین بڵێن ئەو گفتوگویانە بە شێوەیەکی دەستوری دەچێتە پێشەوە و بە شێوەیەکی سەرەتایی یان دەتوانین بڵێن لەسەر دوو خاڵ ڕێککەوتینێکی سەرەتایی کراوە و ئەوەی خاڵەکە ماوە شایستەدارەکانی ئەو کۆمپانیانە کە نەوت بەرهەمەهێنن یان دەرەهێنن لە هەرێمی کوردستان. کەواتە جگە لە کرێی کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوت هیچ کێشەیەک ئێستا لە نێوان هەولێر و بەغدانە ماوە گفتوگۆی لەبارەوە بکرێت؟ مەسەلەی کێشەکان خۆی مەلەفەکان زۆرە، چونکە ئێمە وەکو ئەماژەمان بابەتی شایستەدارەیەکان بابەتی پێشمەرگەمان بەڵێ بەڵام بۆ من ئەمەوەی تەکید لەسەر ئەو خاڵە دەکەم کە ئێمە زۆر مەلەفمان هەیە. بۆ نمونە ئەوەی کە ئەماژەم پێکرد مافی پێشمەرگەوە هەروەهاش مادەی 140 و ئیلا ئاخری لەو مەلەفانە. یەکێک لەو مەلەفانەیە مەسەلەی هەناردەکردنی نەوتە و هەروەهاش موچەی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان. وەکو ئاماژەم پێکرد گفتوگۆ کراوە دەربارەی مەسلەی هەناردەکردنی نەوت و هەروەهاش پشکی هەرێم لەو بڕای نەوت ئەوەی کە پشکەکەی بۆ بەکارهێنانی ناوخۆی کوردستان. خاڵێک ئەوەی کە ئاماژەمان پێکرد ماوە کۆبوونەوەیەک دەبێت بکرێت بە ئامادەبوونی نوێنەری کۆمپانیەکانە و نوێنەری سامانە سوشەکان لەگەڵ نوێنەری حکومەتی ئیتیحادی. ئەوەی موچە کە جەنابەت باسی دەکەیت ئێمە پێشتر ئاماژەمان پێکرد هیچ خاڵێک نەماوە کە حکومەتی هەرێم بیکات و نەیکردووە. هەموو ئەو خاڵانەی کە داوای کردووە حکومەتی ئیتیحادی حکومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە و لە چوارچێوەی بڕیاری مەحکەمەی ئیتیحادیشە. بۆیە دەیڵێن ئێمە ئەو بڕیارەی لە ئەخیر دەرچوو بڕیارێکی سیاسیە. باشە نەکو چونکە هەرێمی کوردستان ئەرکەکانی جێبەجێ نەکردووە، نەخێر بەڵکو بڕیارێکی سیاسی شایستەدارەیەکانی هەرێمی کوردستان دەستەبەرەکە. بۆچی یاسا و دەستور نایکا؟ چونکە دەستور لە عێراق جێبەجێ ناکرێت بە حکمی ئەوەی کە تەنها دوو خاڵ یان ئەتوانین بڵێن دوو بەند لێ جێبەجێ کراوە، ئەوەی تشکیلکردنی جیهازی تەشریعیە کە پەرلەمانەوە تشکیلکردنی جیهازی تەنفیزیە کە حکومەتە کە ئەو لایەنە دەسەڵات دەگرن و ئەو کارنامە کە بەپێ ئەو کارنامە جیهازی تەنفیزی کە حکومەتە تشکیل دەکرێت و لەناو ئەو کارنامەی حکومی مافی خەڵکی کوردستانە هەمووی جێگیر دەکرێت، بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێت چونکە لە عێراق دیموکراسیەکی داپۆشراومان هەیە، دیموکراسیەکی ڕاستەقینەمان نییە. بۆیە دەستور جێبەجێ ناکرێت، بەڵکو هەندێک لایەن پابەندی دەستور نابن،
پابەندی بریارێک لە دەرەوەی سنوورەکان بۆیان نیێت و بەو بریارانە شەڕی ئیرادە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام نە خەڵکی کوردستان و نە حکومەتی هەرێمی کوردستان ئامادەیە کە موسەوامە بکات لەسەر مافە دەستوورەکانیانە. باشە دکتۆرە باست لەوە کرد کە ئەوان پابەندی دەستور و یاسا نابن، کەواتە هیچ زەمانەتێک هەیە کە ئەگەر ڕێکەوتنی سیاسی بکرێ و لایەنانە پابەندی ڕێکەوتنە سیاسیەکانی خۆیان بن؟ یەکەم طبعا ئەمە چەند خاڵێک وەڵامی ئەو پرسیار دەکات. یەکەمیان ئەوەیە کە لە هیچ پرۆسێکی سیاسی کە لە هەمان شێوەی ژینگەی ئەوەی کە لە عێراق هەیە زەمانەت نییە، بەڵکو دەتوانین بڵێن ئەو پرۆسێ سیاسی لەلایەنی کۆمەڵگەی نێودەوڵەتی چاودێری دەکرێت، لەلایەنی وڵاتانی زلهێزش چاودێری دەکرێت، لەلایەنی نوێنەری یونایتد نیشن چاودێری دەکرێت. بۆیە بە ئیحاطەکان ئەوەی کە لە سکیوریتی کانسڵ مەجلیسی ئەمن دەکرا ئەوە هەندێکی باز دەکرا. ڕاستە یونایتد نیشن دەوری ئیستیشاری هەیە، بەڵام بریارەکانی سکیوریتی کانسڵ کە مەجلیسی ئەمن مولزیمە و دەتوانێت فشارێکی سیاسی بۆ ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێت. ئێمە دەبانەوەی دەستور جێبەجێ بکرێت. ئایا چی زەمانەت هەیە؟ من دەڵێم ئەگەر چارەسەرش بوو پێم وایە بە شێوەیەکی مؤقت ئەکید کێشەیەکی ترمان بۆ دروستەکەن، بۆ چونکە ئەوانەی کە لە عێراق هاتوونەتە سەر حکم هەندێکیان باوەڕ بە فدراڵیەت نییە. تا بریارێکی دووبارە دەکەمەوە، ئەمە من دائما دەیڵێم چونکە لە واقعی سیاسی عێراقی حاڵی بووم، بۆیە ئەوە دەڵێم تا بریاری سیاسی عێراقی نەبێتە بریارێکی سیاسی عێراقی صرف، یعنی تەسیری دەوڵەتێکی لەسەر نەبێت، تا بەرژەوەندی هەوڵاتی عێراقی لە زاخۆ تا بەسڕا نەبێتە ڕقم یەک وەکو بەرژەوەندی پێش بەرژەوەندی هاوڵاتیانی وڵاتەکانی تر لە عێراق، تا ئەو فدراڵیەتە ئەو کیانەی تازە کە بە پێی دەستوری عێراقی هاتووە کە کیانێکی فدراڵی اتحادی يعني تقبلی نەکەن و تا بەندەکانی دەستور، ئەمە خاڵێکی زۆر گرنگە، تا بەندەکانی دەستور بە شێوەیەکی دەستوری یاسایی تەفسیر نەکرێت، نەکو بە شێوەیەکی میزاجی سیاسی ئەوەی کە دەکرا و عێراقی گەیانە ئەمڕۆ، باوەڕم پێ بکە مەلەفەکان هەر ئاوها دەمێنێت و کێشەمان بۆ دروست ئەکەن. بۆیە وردە وردە کۆمەڵگەی دەوڵەتی بەلۆبەیەکی دیبلۆماسی کە حکومەتی هەرێمی کوردستان دەیکات، چونکە حکومەتی هەرێمی کوردستان لە شێوەی ئەو دەسەڵاتەکە پێی درەوە لە دەستور لۆبەیەکی دیبلۆماسی دەکات لەلایەکە و لە هەمان کاتش گفتوگۆکی دەستوری لەگەڵ بەغدا دەکات. پێم وایە ئێمە هەنگاو بە هەنگاو دەچینە پێشەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی نەهێشتنی ئەو چوار خاڵە کە من باسم کرد. کەواتەوەی من تێگەیشتم ئێستا هەرێمی کوردستان لۆبیەکی لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ خۆی دروست کردووە و هیچ فشارێکی نێودەوڵەتی هەیە لەسەر عێراق تاوەکو کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکات. گفتوگۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ئیتیحادی بەبوونی لاینی سێهەم، چونکە ئێمە لەبیرمان نەچێت ئێمە ساڵانێکی دوور و درێژ ڕوبەروو ئەو پلانی ژەهراویە کە دژ بە هەرێمی کوردستان دانرابوو و کە دەستی پێکردو بوو کە بەوەیە کە مافی شایستە دەڕێکانی پێشمەرگەیان نەدەدا و هەروەهاش ئەو بوجە کە تەرخان دەکرا بۆ مادەی 140 بۆ ئەوەی هەنگاوی یەکەم جێبەجێ بکرێت نەدەدرا و دواترش مەکتەبەکانیان کردنەوە ڕاست بۆ ئەوەی مادەی 140 تأخیر ببێت و دواترش شەری مافی جوتیاریانیان دەکرد، دواترش قوتی خەڵکی کوردستان موچەی خەڵکی کوردستانیان نەدەدا بۆ ئەوەی کە متمانەی خەڵکی کوردستان بە حکوومەتەکەیان نەیەڵن، بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕوخێت و فدراڵیەت نەمێنێت و هەرێمەکە نەمێنێت کە بە پێی مادەی 117 دەستور تشکیل کرا. دواتر ئەوەیان کرد کە بە هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان. بۆیە ئەو هەموو پلانانە کرا. ئێمە لە هەموو گفتوگۆکان دەمان کرد لەگەڵ حکوومەتی ئیتیحادی، تەنها دوای طبعا جێگیریش دەکرا لە ناو کارنامەی حکوومەتی ئیتیحادی و پەرلەمانیش دەنگیشی لەسەر دەدا، بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکانی یەک بە دوایەکەکانی حکوومەتی عێراق هەر کاتێک دائەنیشت لەسەر کورسیەکانیان کارنامەکەیان ئێهمال دەکرد، نەکو تەنها ئەو بەندانەی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان، بەڵکو زۆربەی ئەو بەندانەی کە لە ناو کارنامەکەیان. بۆیە ئێمە داوامان کرد کە لایەنی سێهەم ئامادەی
گفتوگۆکان یان چاودێری گفتوگۆکان بۆیە بوونی لایەنی سێهەم زۆر گرنگە وەکو ئاماژەم پێکرد ئێمە هیچمان ناوێ زیاتر کەلەوەی لە دەستور هاتووە بەڵام لە هەمان کاتش بە کەمترش قبولی ناکەین بۆیە بوونی لایەنی سێهەم زۆر مهمە بۆ ئەوەی لۆبیەکی دیبلۆماسی و چاودێری پرۆسەی سیاسی عێراقی چونکە بەڕاستی وێنەیەکی زۆر ناشرینیاندا بۆ هەموو جیهان لە بواری بەڕێوەبردننی ئیدارەتی دەوڵەتی عێراقی چونکە معقول نییە تۆ یەکەم وڵات سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەی کە موچەی ینی فەرمانبەری دەوڵەتی عێراقی ببڕێت بەبێ ئەوەی کە سەنەدێکی دەستوریان یاسایی هەبێت و هەروەهاش بەبێ ئەوەی کە سەنەدێکی دەستوریان یاسایی موچەی خەڵکی کوردستان ئەمە ئەنفالکردنی خەڵکی کوردستان بەڵام بە مۆدێلێکی تازە لە ڕێگەی برسیکردنی لە ڕێگەی شەڕی ئیرادە لەگەڵ خەڵکی کوردستان بەڵام خەڵکی کوردستان زۆر وشیارە و بە هیچ شێوەیەک تەسلیم نابێت چونکە باوەری بە خوێنی شەهیدەکانی و باوەری بە هەرێمەکەی و پشتی حکوومەتەکەیشی دەگرێت. زۆر سپاس دەکەم دکتۆرە شواق جاڤ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس.